ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە خێبشەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەسەلەی داهاتی سلێمانی کە بۆتە کێشەیەکی گەورە لە نێو ململانەیەشی سیاسی تەمومژاویدا. ئەوەی کە خەڵک ئێستا ینی لای ڕوون و ئاشکرا نییە داهاتی سلێمانیە، ئەوەی کە زۆرترین قسە و داتا و زانیاری و ئاماری لەسەر بڵاوەکرێتەوە بە یار و نەیارەوە داهاتی سلێمانیە. ئایا داهاتی سلێمانی نادیارە، ناشەفافە، گەندەڵی تیاکرێ؟ کێ بەرپرسە لەوەی ئەگەر داهاتی سلێمانی بەم ئاراستەیە کاری لەسەرەکرێت؟ حکوومەت هەرێمی کوردستان چی کردو بۆی کە داهات لەسەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان لەسەر جەم پارێزگاکان وەک یەک ڕێک بخرێتەوە، هەروەها ئەو داهاتی کە لە ناوخۆوە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە دەستەکەوێت بە شێوەیەشی دادپەروەرانە و یەکسانی لە هەموو پارێزگاکان بەسەر هەموو چوونی توێژەکاندا دابەشی بکات. ئەم شەومانەوە ئێمە بە داتا و زانیاری هەروەها بە ئاماری دروست داهاتی سلێمانی بخەینە ڕوو بۆ بینەران. داهاتی سلێمانی چەندە، لەکوێ دەستەکەوێت، ئەوەی کە لە نەوتەوە دێت چەندە، هۆکاری چییە کە موچەی فەرمانبەران بەم شێوازەی لێ هاتووە لە شاری سلێمانی کێ بەرپرسە؟ حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود هەندێک لایەنی دیکەیە بە ئەنقەس دەیانەوێ شاری سلێمانی بەم دۆخە بگەێنن. ئەمێ گفتوگۆ بکەین لە سەر ئەم بابەتە گرنگە بە میوانداری برای بەڕێزمان کاکاروان گەزنی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنێشێتی. بەخێربێ کاکاروان، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانین. کاکاروان، داهاتی سلێمانی بەڕاستی ئەنی زۆر قسەی لەسەرەکرێ لێرە و لەوێ دۆست و نەیارەکان. یعنی بەڕاستی ئەم داهاتە بۆ دیار نییە. ئەگەر دیارە بۆ دابش ناکرێت لە پرۆسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانیە. ڕاستە. بەناوی خدای گەورە میهرەبان، سوپاس بۆ جەنابەت، سوپاس بۆ شاشە جوانەکەی کورسات، سوپاس بۆ بینەرانتان. وەڵاهی کاکاوڕە من زۆر جار دەڵێم ئەوەندە ئەو ژمارانەمان دووبارە کردوتەوە، ئەوەندە بە دوواداچوومان کردو، ئەوەندە متابعەمان خستووەتە ڕوو بەداخەوە کەوای لە هاتووە کە ئەس دەکەم ئیتر خەڵکیش خەریکە بێزار دەبێت. چونکە لە بینی حەقانەت و لە بینی ئەوەی کە ئەو خورافاتەی کە هەندێک لایەنی سیاسی دروستی دەکەن بەداخەوە لە ئاستی زۆر باڵاش خەریکە سەر لە شێوانێک دروست دەکەن. ئەمەش من چەندجار وتم و دووبارەش دەکەمەوە بۆ دیزە بە دەرخۆنەکردنی ڕقەمە گەورەکانە، بۆ دیارنەمانی داهاتە گەورەکانە لە هەرێمی کوردستان. ئەگەر نا داهاتی سلێمانی ڕوون و وازەحە من چەندجارێک باسم کردو، سەش دووباری دەکەمەوە. ئێمە پێشەوەی کاکاوڕە ئەگەر مقاتەعام نەکەی بۆی کە ڕوونی کەینەوە بۆ بینەرانی بەڕێستان کە داهاتەکانی کوردستان چین، خەرجەکانی هەرێمی کوردستان چەندن، مەفروض بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە خۆی بڵاو بکاتەوە. بەڵام بە شێوەیەکی دقیق، بە شێوەیەکی ڕاست، بۆی خەڵکی کوردستان حقەتێکی لابێت، بۆی کە بزانێ بەڕاستی چێ لە پشتەوەیە کە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە لە ئیدارەکانی ڕاپەڕین و گرمیان ئەم خەڵکە بوای بەسەر دێت. چێ سبەبە، چێ هۆکاری ئەساسی لە پشتی ئەم ڕووداوانەوە. داتا و ڕقم ئەمەی کە لێرە دێڵێم، ئەمە تۆماربینەران ڕاستە و خۆیە، هیوادارم هەر کەسێک ڕقمێکی جیاوازتری لایە لەوەی کە من ئێستا باسی دەکەم تەلەفۆن کا بۆ کورسات و داوا دەکەم لەو برا بەڕێزانە شوەری بگرن بۆی کە ڕقەمە ڕاستەکەمان پێ بڵێ. و هیوادارم هەر کەسێک ڕقمێکی من کە پێی وایە ڕاست نییە و دۆکیومنتێکی من پێی وایە ڕاست نییە بەیانی با بڕوا سکاڵات و مارکا لەسەر بەرەوە. ئەوە بەڵگەکان حاشا هەڵنەگرنەوەی کەوێ. من ئەوە متوو بەرپرسیارم لە بەڵگەکان. ئێمە لە هەرێمی کوردستان چەند زۆرێکی داهاتمان هەیە. داهاتی نەوتمان هەیە، داهاتی ناوخۆمان هەیە کە ڕسوماتە، باجە، خاڵە سنووریەکانە، مەتاڕە و تەمویلێکی حکومەتی ناوەندیمان هەیە، حکومەتی فێدراڵی کە 200 ملیار دینارە لەگەڵ 20 ملیار بۆ 30 ملیار دیناری هاوپەیمانان کە ئەمە ڕاستە و خۆ تەمویلی وەزارەت پێشمەرگە دەکرێت بۆ موچەی پێشمەرگە. ئەمەی کە ئێستا مقۆمقۆی لەسەر دروست بووە دەکرێت بڵین مشتێکە لە خەروەرێک لەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت. ئێستا داهاتەکانی هەرێمی کوردستان سەروی تریلیۆنێک و 400 ملیار دینارە. حکومەتی هەرێمی کوردستان دەوێت فۆکس بخات سەر 70 ملیاری سلێمانی کە بە ڕقەم وازەحە لە بەردەستمان و ئێستا دەخینە بەردەمی بینەرانی بەڕێزشتان. ئێمە دوو سیناریۆمان هەیە بۆ نەوت. ئەگەر سیناریۆیەکیان ئەوەی سەرۆکی حکومەت وەربگرین کاتی خۆی کە لە ئیمارات لە ماوەکانی ڕابردوو باسی لەوە کرد کە بەرمیل حکومەتی هەرێمی کوردستان 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرهەم دەهێنێت. ئەگەر ئەمە وەربگرین و ئەمەشی کە حکومەت ئێستا لابەلا ئاماژەی پێ دەکات بەبێەوەی کە ڕقمێک داوە پەرلەمانی کوردستان کە ئێمە لەم تاوەعە و تەلەفۆناتەوە وەرمانگرتووە کە حکومەت باس لەوە دەکات 420,000 بەرمیل ڕۆژانە دەفرۆشێت. ئەگەر هەردوو سیناریۆکە وەربگرین با خەڵکی هەرێمی کوردستان بەرچاوی ڕوون بێت کە ئێستا بەرمیلێکی نەوت بە $110.
ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆیان باسلەوە دەکەن کە بە $7.5 کەمتر لە بازارەکانی جیهان کەمتر نەوت دەفرۆشن لە بەرەوەی معدناتین بە بیانوی خراپی معدناتی نەوتی بە بیانوەوەی کە ڕسشی هەرێمی هەیە بە کۆمەڵک بیانوی تر دەکاتە $7.5 کەواتە $7 ناقصی $7.5 دەکەین معادلەکە بۆ شێوە دەبێت $100 ناقصی 7.5 دەکەین زەربی 420,000 بەرمیلەکەی حکوومەتی دەکەین زەربی 30 ڕۆژی دەکەین و زەربی 1470 دیناری دەکەین کە ئەمە موچە بە دینارە لە هەرێمی کوردستان بەڵێ ئەگەر ئەم معادلەی بەو شێوە وەربگرین ئەگەر ئێمە $102 بۆ کەواتە 7.5 کەمتر بفرۆشێت دەکات $102.5 $102.5 زەربی 430,000 بەرمیل بکە دەکاتە $43,050,000 حسابەکە دەربێن لەگەڵ حسابی کە حەز دەکەی دەکاتە $43,050,000 لە ڕۆژێکدا ئەمە زەربی 30 ڕۆژ بکە دەکاتە $1,291,500,000 بۆ یەک مانگ بۆ یەک مانگ بەڵێ حکومت دەڵێ بە جۆرەی دیلۆیت دەڵێ 133 ئەم داهاتە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەمێنێتەوە بۆ حکومت 150 بۆ کۆمپانیاکانە قبولمانە باش 133کەی کە ئێمە تێبینی زۆرمان لەسەرەوە هەیە 133 ملیارێک و $291,000,000 دەکاتە $555,345,000 صافی بۆ حکومەت هەرێمی کوردستان لە مانگێکدا ئەمە زەربی 1470 دینار بکە دەکاتە 816 ملیار و 357,150,000 دینار ئەمە بەس داهاتی نەوت تەنها داهاتی نەوت ئەمە بەس نەوت خەرجەکانی حکومەت هەرێمی کوردستان چین موچەمان هەیە کە ئێمە 900 ملیار دینار نزیکی 900 ملیار دینارە 195 بۆ 900 ملیار دینارە مانگانە کە ئەمە دوای چاکسازی زیادی کرد بەداخەوە کە دەبووە کەم کات زیادی کرد هەر ئەمە کافیە بۆی کە ئیکتیفا دەکات بۆی کە موچە خۆرانی هەرێمی کوردستان بەبێ بەغدا و بەبێ داهاتی ناوخۆ ئەمڕۆ وتەبێژی حکومەت هەرێمی کوردستان داتایەکی بڵاو کردوتەوە باس لەوە دەکات کە داهاتی $350 ملیۆن هەر لێرەوە تۆ وەرە $555 ملیۆن ناقصی $350 ملیۆن بکە چەند دەمێنێتەوە $205 ملیۆن دیار نییە $205 ملیۆن و $345,000 مانگانە دیار نامێنێت یعنی حکومت ئەمە پرسیار دەبێت سەرۆکی حکومەت جوابی داتەوە دەبێت توبێژی حکومەت هەرێمی کوردستان جوابی داتەوە زەربی کە بە دینار دەکاتە 301 ملیار و 850 ملیۆن و 150,000 دینار لە یەک ڕۆژدا یعنی لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە وەرقامەی حکومەت بڵاوی دەکاتەوە 301 ملیار دینار مانگانە دیار نامێنێت کەواتە دەبێت داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە سیناریۆکەی حکومەت خۆی بە بوتەکانی سەرۆکی حکومەت خۆی بە راپۆرتەکانی دیلۆیت کە هەمویان مەوسوق نەمانە بەڵێ باوەڕ پێکراوە دەکاتە 816 ملیار و 550 ملیۆن و 150,000 دینار سیناریۆی دوم ئەگەر قسەکەی سەرۆکی حکومەت وەربگرین کە باس لەوە دەکات 500,000 بەرمیل دەردەهێنی نێمە و 30,000 بۆ ئیستهلاکی مەحەلی ڕۆژانە ئەم سنیاریۆ ڕۆژان 40 ملیۆن دەبێنێتەوە لە مانگدا ملیارێک و 445 ملیۆن دەبێنێتەوە دەکات 33 مە دەکاتە 621 ملیۆن دلار کە دەکاتە 930 ملیار دینار 300 ملیار دیناریشمان زیادە بۆ موچە باش داهاتی برایم خەلیلمان هەیە داهاتی حاج عومەرمان هەیە داهاتی خاڵە نافەرمیەکانمان هەیە داهاتی خاڵە سنوورەکانی ترمان هەیە باشماقمان هەیە پەروێزخانمان هەیە سەیرانبەرمان هەیە کۆمەڵک شوێنی ترمان هەیە کۆی ئەمانەش داهاتەکان نزیکەی 300 ملیار دینارە ئەمە تریلیۆنێک و 200 ملیار دینار بەبێ کەسر 200 ملیارش لە بەغداوە دێت ئەمە تریلیۆنێک و 400 ملیار دینار 30 ملیار دیناری هاوپەیمانانیشمان هەیە ئەمە تریلیۆنێک و 430 ملیار دینار ئەگەر ڕاستین ئەم ڕقەمانە تکایە حکومەتی هەرێم تکا دەکەم وەزیری سامانە سروشتەکان باوەڵام داتەوە تکا دەکەم سەرۆکی حکومەت و تەبێژی حکومەت با جواب داتەوە وەزیری دارایی با جواب داتەوە کەسێک لە حکومەت هەرێمی کوردستان کەسێک لە کوردستان بابێ بڵێ ئەم معادلەی کە بە 420,000 بەرمیل حسابمان کرد کە حکومەت خۆی دێڵێ بە جۆرەی دیلۆیت ئیسنادن لەسەر دیلۆیت کە لەستا 30 دەمێنێتەوە و لەسەرەوەی کە $102 خوانە $7 کەمتر دەیفرۆشین کە دەکاتە $102.5 باشە کە ئەم ڕقەمی ئەخیر دەرنەچوو حکومەت هەرێمی کوردستان باوەڵام بابیانی لە محکەمەی لە شکاتێک لەسەر دومان وڵای خۆی لەسەر ئەمە یەکەم تو بۆ سەبا منیش ئەلێرا یە قەوسیش بەفەمن بامش قسەیەوە کە باشە لەسەر مەسەلەی وەڵامدانەوەی حکومەتی هەرێمی کوردستان یاخود سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان یاخۆ بۆ نمونە ئەمڕۆ کۆنگرە ڕۆژنامەوانەکەت بینی وایانە ئێتۆ لێ بۆ نمونە ئەگەر ڕۆژنامەنووس و پەیامنێری کەناڵەکانی دیکەی لێبێت یعنی ئەتوانێت ئەم پرسیارە ناڕاستی سەرۆکی حکومەت بکات بەڵام ئەوەی کە جێی سەرسوورمان بوو ئەمڕۆ زۆرێک لە کەناڵەکان بانگێژ نەکرابوون بە هەندێ بیان و نیان هێشت بوو بچن ناوە وەڵام من هەر بەردەمەوە لە جوابی بدەم حکومەتی هەرێمی کوردستان مختصەنەم کابینەی نوێیە ترسێکی گەورەی لە ڕۆژنا ئازادی ڕۆژنامەگەری هەیە ترسێکی گەورەی لە ڕۆژنامەنووسان هەیە هەر نمونەیەکی زۆر واضح بەردەستمانە ماوەکانی ڕابردوو بینیمان لە بادینان خەڵکانێک تەنها لەسەر ئازادی ڕادەڕبین لەسەرەوەی کۆمنتێکی فەیسبووکیان کردووە 6 ساڵ زیندانیان بۆ بڕایەوە کە ئەمە چارەنووسە بەڕاستی بۆ زۆر لە ڕۆژنامەنووسان چاوەڕ دەکات ئەگەر بارودۆخ کوردستان بۆ شوێ بەردەوام بێت مەترسێکی گەورە لەسەر ئازادی ڕادەڕبین هەیە بەداخەوە پاشەکشەیەکی یەکجار مەترسیدارێ لە هەرێمی کوردستان کە دواتر بە تەفاصیل باسی دەکەین زۆر باش ئینجا سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان باس لەوە دەکات کە لە سلێمانی یاخود لە بەشێکی کوردستان داهات دیار نامێنێت زەحمەت نەبێت سلێمانی خۆ داعش شیرینێ بۆ سەرۆکی حکومەت خۆی نایە بۆ سلێمانی
بۆ ڕۆژێک نایە سەرۆکی حکومەت بۆ ڕۆژێک نایە سەردانی سلێمانی بکە بزانێت زەحمەت نەبێت وەزعی سلێمانی چۆنە ئەڵێ پارێزگارەکان سەردانی هەڵەبجە بکە باشە سەرۆکی حکومەت بۆ خۆی نایە بۆ سلێمانی بۆ خۆی نایە بۆ هەڵەبجە بۆ خۆی نایە بۆ ئیدارە ڕاپەڕین بۆ خۆی نایە بۆ ئیدارە گەرمیان زادۆبانەکانی بینێت ڕێگاوبانەکانی بینێت وەزعی خەڵک بینێت لە کوردستان دۆخ و ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بینێت ئەمە جگە لە گەمارەدانێکی سیاسی زیاتر شتێکی تر نییە کە ئەمەش باس داهاتی سلێمانی دەکەم بە ڕقم دووبارە زۆر باش. ئێمە لە پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕن و گەرمیانیشەوە 362 میلیارد دینار پێویستمان بەچیە پێویستمان بە موچەیە بەس موچە بەڵام موچە 35 میلیارد دینار خەرجیمان هەیە کە دوو جۆری خەرجیە خەرجی حکومیمان هەیە کە فەرمانگە حکومیەکانە و لەگەڵ خەرجی خەدەمی کە دەرمان و خۆڵ و خاشاک کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و خەدەماتەکانی ترە 15 میلیاردمان هەیە کە سیادی بە شێوەی مەقاسە لە پارێزگای سلێمانی دەبڕدرێت کە 45 میلیارد دینارە لە هەر سێ پارێزگاکە هەرێمی کوردستان دەبڕدرێت واتە لە دهۆک و لە هەولێر و لە بۆ خەرجی سیادی خەرجی سیادی حکومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکومەت و سەرۆکایەتی هەرێمە و لە هەمان کاتیشدا ئێمە سیمان لە هەولێرەوە بۆ دێت لەو پارانەی کە باز دەکرێت کە دڵن ستا چلوستێ دەمە حەزەکەمەوە شڕوم کەمەوە کە ستا چلوستێکە چۆنە کە سەدا چلوستێنیە بە هیچ شێوەیەک ناگات دەستا سیژ بۆ معلوماتت 280 میلیارد دینارمان بۆ دێت 280 میلیارد دینار 362 میلیارد دیناری بۆ موچەیە 45 میلیارد دیناری خەرجیە 15 میلیاری سیادیە کە مەقاسە دەکرێت بەشێکیشی لە کارەبا کە مەقاسە دەکرێت کە خەرجەکانی پارێزگای سلێمانی نزیکەی 500 میلیارد دینارە حکومەتی هەرێمی کوردستان لە فرۆشی ملیارێک و 300 میلیۆن دلاری نەوت 190 میلیۆن دلار نەرە بۆ سلێمانی کەواتە نزیکەی 300 میلیارد دینار نەرە بۆ سلێمانی 200 میلیارد دینار عەز بۆ سلێمانی دروست دەکات ئەمە سزادان نەبێت زەحمەت نەبێت ئەمە گەمارۆدانی سلێمانی نەبێت زەحمەت نەبێت بە مانگیش پێت دەڵێم خۆ ئەو ژماری ئەخیری سلێمانی دووبارەکەی بەڵێ ئێستا بە مانگ پێت دەڵێم باش بە مانگی یەک بنمونە ئێمە 11 میلیارد دینار خەرجی خزمەتی هەمووی دینارە دۆلارە دینار بە دینارەمانە دووبارە چێش ئەم ڕقەمانە پێی وایە کە ڕاست نییە با بەیانی ڕقەمێشتر دۆلارەکە چەندە ئێستا زەحمەت نەبێت چێ پێی وایە ئەم ڕقەمانی من ڕاست نییە با تەلەفۆن کا بۆ دۆلارەکە چەند بووکەوتن ینی بەحساب بۆ سلێمانی نێراوە نزیکی 190 میلیۆن دلار 190 لە کاتێکدا کە ئێمە 362 میلیارد دیناری خەرجی موچەمان هەیە 45 میلیارد دوو خەرجیمان هەیە خەرجی حکومی فەرمانکانی حکومەتە خەرجی خەدەمیمان هەیە کە دەرمان و خۆڵ و خاشاکە 15 میلیاری سیادی کە مەقاسە دەبڕدرێت و سەرباری ئەو 280 میلیارد دینارمان بۆ دنێردرێت حسابی کە بزان ڕقەمەکە جیاوازەکەی چەندە مانگی یەک لە سلێمانی 11 میلیارد خەرجی خزمەت وزاریمان هەبووە 28 میلیارد خەرجی حکومیمان هەبووە 15 میلیارد سیادە لێمان بڕدراوە 75 میلیاردشمان تەمویلی موچە کردووە خەرجەکانیشمان نزیکی 140 میلیارد دینار بووە کەواتە داهاتی ناوخۆی سلێمانی لەو مانگەیە چەند بووە بۆ تەمویلی موچە ئەو خزمەت گوزاری 11 میلیارد بە 28 میلیارد بە 15 میلیارد کە لێمان بڕدراوە 75 میلیارد نزیکی 90 بۆ 95 میلیارد دینار بووە کەواتە داهاتەکەی زەحمەت نەبێت لەکوێ داهاتی سلێمانی دیار نییە کاکە ئەمە لەگەڵ ڕێزم خەڵکی کوردستان هۆشیارە کاگاوڕە خەڵکی کوردستان هۆشیارە لە دنیادا کاتێک کە پارە لە بانک دەردێنرێت ئەمان باس لەوە ناکەن کە یەکێتی سەبەب بووی کە پارێ سلێمانی دیار نەمێنێت باس لەوە ناکەن کە یەکێتی زەحمەت نەبێ وەسڵێکم بۆ بێنن لە پارێزگای سلێمانی لە حکومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی بەرپرسێکی یەکێتی کەسێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە وەسڵێک دینارێکی ڕاشەشا بێت سەبەبی ڕاشەشانی دینارێک بێت گۆڕینی نەختینە و سەگ بووبێ بۆ نەختینە لە بانکانی پارێزگای سلێمانی کاکەمە داهاتی سلێمانیە داهاتی سلێمانی بۆ شێوە دابەش کرد بەڵام حکومەتی هەرێمی کوردستان لە 200 میلیاری بەغدا لە ملیارێک و 200 میلیۆن دلاری نەوت کە دەکاتە نزیکەی 900 میلیاری بۆ حکومەت دەمێنێتەوە کە دەکاتە تریلیۆنێک و 100 میلیارد دینار 200 میلیارد دیناری بۆ پارێزگای سلێمانی ناردووە ئەمە زەحمەت نەبێت ستا چلووسێکەکە کە باس لەو دەکرد ڕێکەوتنمان کرد بێ بەلەسەری ڕێکام ڕێکەوتن سەدا چلووسێن پارانە بنێرن بۆ پارێزگای سلێمانی من لێرە لە بریێش نیشتیمانی کوردستان قسە دەکەم سەدا چلووسەی پارەی نەوت پارەی داهاتی ناوخۆ سەدا چلووسەی پارەی بەغدا تەمویلی بەغدا کە حکومەتی هەرێمی کوردستان کۆی ئەمانە سەدا چلووسەکەی بنێرن بۆ پارێزگای سلێمانی ئێمە پرۆژە دەکەین لێرە مە شارع دەکەین موسەی خەڵک هەموو 25 ڕۆژ دارێکش دابەش دەکەین باشە با منش پرسیارێکی جدی لێرە بکەم ئەمە چاواشەکردنە ئەمە بۆ دیزە بە دەرخۆنەکردنە بەلاڕێدابردنی پرسە حەقیەکانە حکومەتی هەرێمی کوردستان بۆی کە پرستی نەوت بەلاڕێدا بە بۆی کە داهاتی نەوت لە خەڵک بشارێتەوە کە هەمومان دەزانین ناشەفافە هەمومان زانین کە تێبینی گەورەی لەسەر هەیە سەرباری ئەوەش کەم باسی ئەو ڕقەمانم کرد ئێمە تێبینی زۆر زدیمان لەسەر بەلەفینەوتی هێلا هەرێمی کوردستان سەدا 50 خەرجەکانی نەوت هەرێمی کوردستان بۆچی بۆ کۆمپانیەکانە زەحمەت نەبێ لە ساڵی 2007ەوە بۆ 2014 بە ڕسمی نەوت هەرێمی کوردستان دەردەهێنرێت یعنی زەحمەت نەبێ کۆمپانیەکانی وەبەرهێنانی نەوتی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2007 بۆ ساڵ 2022 بۆ مودەیە پارەکەیان پڕ نەکردەوە 50 نەوت هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکان بڕوە یعنی چ مەنتەقەیەکی تێدایە تۆ مانگی خۆیان ساڵن زۆریان لە قازانجای نێسە ینی کۆمپانیەکان کە ڕایگەیەن طبعا لە قازانجان کاکاوڕەجا من بەمعادلە بەڕقم پێ دەڵێم ئەمە عقودی مشارەکە عقدێکی عالمی هیوادارم ئەوانەی کە لە نەوت شارەزان دوایی ئەگەر شتێک ڕاستیە بۆی ڕخنەی لێ بگرن ئێمە پشت دەبەستین بە عقودی مشارەکە لە هەرێمی کوردستان لە عقودی مشارەکە
ئێمە چەند ڕوکنێکی ئەساسیمان هەیە یەکێک لەوانە کۆست ڕیکەڤەریە کە تێچوو بەرهەمهێنانی نەوتی لە هەرێمی کوردستان سروشتی عقودی مشارەکە وایە کە لە دنیادا و کۆمپانیایی کە بەرهێنان دەکاتنەوەدا لە بیدات کە لەگەڵ حکومەتە خۆزیەی کە عقد دەکات هیچ پارێکی لێ وەرناگرێت بۆی تا استکشاف و استخراجەکەش دەکات ئینجا پارە وەردەگرێت بەسەم مەرحەلەیەک ئینجا سەر مەرحەلەکانی تر بۆی کە ڕۆیاڵتیە و مڵکانەیەوە چەند شتێکی ترا لە هەرێمی کوردستان لە ساڵ 2007 بۆ 2014 نەوت بەڕسمی دەرهێنراوە کە نەوت فرۆشراوە لە ساڵ 2007ەوە ئەم کۆمپانیانە پارە وەردەگرنەوە تا ئێستا کە 2022 زەحمەت نەبێن پارەی تەواو نەبوو زەحمەت نەبێ ئیسماری نەوتی بۆ قەبارە لە هەرێمی کوردستان کراوە زەحمەت نەبێ پارەی بازی کۆمپانیا نەوتەکان کووە زەحمەت نەبێ کۆمپانیای کار بە جوین ڤێنچەرێک لەگەڵ ڕۆزنەفت مانگی 6 میلیۆن دلار دەبا کۆمپانیایکی حزبیە من چەندان جارم قسەیم کردووە سەرۆ شمەتشم ناو قاعی پەرلەمان ئێمە کۆمپانیایکی حزبی هیچ وەڵامێکیان پێ نییە بۆ ئەمە کۆمپانیایکی حزبی کە بۆ ڕێی نەوتی کوردستانی حکومەت هەرێمی کوردستان بووە بە هاکەی دیاریکراو بووە بە ملیارێک و 600 میلیۆن دلار فرۆشتیانە بە کۆمپانیای کار لە خلالی 2 بۆ 3 ساڵ کۆمپانیای کار سێ ئەوەندە پارەی دەستکەوتووە لە بەرامبەردا بۆ هەر بەرمیلێکی نەوتی 5.85 دلار وەردەگرێت تەنها بۆ نەقلی لە شوێی دنیا بووە زەحمەت نەبێ تۆ کۆمپانیای خۆت بێ نەوتی خۆت بێ نەقلیکەی لە کۆی چەند کیلۆمەترێش دیاریکراو 5.8 دلار نەقلی نەوتی وەربگرێ پارە لۆجستیمان لە دەبن پارەی نەقلی نەوتیمان لە دەبن بەناوی کۆمپانیەکانەوە پارە دەبن ئەمە وای کردووە کە لە کۆی ملیارێک و 200 میلیۆن دلار حکومەت 555 میلیۆن دلاری بۆ بمێنێتەوە نزیکەی 600 میلیۆن دلاری بۆ کۆمپانیەکان بڕوە کۆمپانیەکان چەند زەحمەت دەبێت ئەم هەموو بە هەدەردانە هەبێ بۆچی یەخی سلێمانی ژیرێ بۆچی سلێمانی تاوانبارەکرێت بۆ پرسیارە جدیەکەی خەڵک گوڵ لە کاکاروانیان ئەمە قسەی من نییە بەڕاستی جەناب دەندامی پەرلەمانی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بمانێت و نەمانێت و خەڵک گواڵێ ئەم زۆنە ئەو باڵا دەستەتیایە بەڕاستی یەکێتی بۆ قوبوڵیەکە بۆ هێشتێتی ئەم تانەوتە شەرە بچێتە سەرشانی یەکێتی بۆ چۆتە ژێر ئەم بەرپرسیارەتی قورسەوە و هەندێکیش ئەڵێن هەندێک گوا ئەڵێن ئەڵێ یەکێتی خۆی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتووە کە ئیدارەدانی سلێمانی و ئەم زۆنە بەم شێوازە بێ ئەمە تا چەند ڕاستە وەڵامی جەنابەت چێ کاکاوە ڕاستەیری کات یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە ساحەبی هەموو کوردستان دەزانێت پارێزگای سلێمانی بە دیاریکراوی یەکێکە لە پارێزگا زۆر ئازیزەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی پارێزگای سلێمانی خەڵکێکی کۆڵنەدەرە خەڵکێکە کە هیچ کاتێک گەندەڵی و نەعەدالەتی و زوڵم و ستەمی بەرامبەر بە هیچ کەسێک قبول نەکردووە چۆچی دانداوە بەرامبەر بە هیچ کەسێک من خۆم خەڵکی ئەم شارە نیم لەم شارە پەروەردە بوو من دەزانم پەروەردەی ئەم شارە چەند گەورەیە من دەزانم خەڵکی ئەم شارە چەند دلێر و چەند ئازایە و من دەزانم کە خەڵکی ئەم شارە چەندە مستحقە بۆ خزمەتکردن بەڵام عقلێتێکی دیکتاتۆری خۆسەپێن لە هەرێمی کوردستان وجودی هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان کە دەیە بەخسی باقوبریق بۆ دزینی پارەی نەوتی هەرێمی کوردستان سزای پارێزگای سلێمانی بدا سزای پارێزگای سلێمانی بدە لەبەرەوەی سلێمانی دەنگێکی دلێرە سزای پارێزگای سلێمانی بدە لەبەرەوەی سلێمانی دەنگێکی ئازایە قبوڵی ناکات کە خەڵکانێک بێ خۆی بسەپێنێ بەسەریدا سلێمانی لە بەعسی قبول نەکردووە لە خەڵکانیشی قبول ناکات دڵنیا بەلەوەی کە بیانێ خۆیان بسەپێن بەسەریدا بە عقلێتی خێڵەچی خەڵکێکی عقل خێڵەچی هەیە لە هەرێمی کوردستان کە مەبەستێتی بۆ دیزە بە دەرخۆنەکردنی داهاتی نەوت و دزینی پارێ بۆ بنەماڵەکەیان سزای پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بدا ڕاپەڕینێک کە بتوانێت شۆڕش بەرامبەر بە حکومەتی عراقی بکات دڵنیا بە لە خەڵکانێکی بۆ شێوەیە قبول ناکات بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک بە هیچ شێوەیەک سازش لەسەر مافی خەڵکی سلێمانی نیە لەسەر تەواوی کوردستان ناکات ئێمە نەک سلێمانی لە سلێمانیەوە تا زاخۆ تا دەگاتە خانەقین تەواوی کوردستان بەی خۆمان دەزانین و سازش لەسەر مافی خەڵکی کوردستان ناکەین و لە ڕابردوو سەلماندومانە بەکار و چالاکیەکانمان ناو پەرلەمانی کوردستان ناو حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تیمەکەمانەوە کە ناکرێت تیمەکەمان کە لە حکومەتە بێ لێ ئەعلام قسە بکە بۆیە منە قسەی لەبەری ئەوان دەکەم و لە مەکتەبی سیاسی حزبەکەشمان و لە ئاستی هاوسەرۆکی حزبەکەشمانەوە سلماندوومانە کە ئێمە سازش لەسەر قوتی خەڵکی سلێمانی و کوردستان ناکەین لە ماوەکانی ڕابردووش کاتێک کە خەڵکانێک بە عینادی سیاسی بەکە لە ڕقی سیاسی دانەویست سازش لەسەر قوت و ژیانی هەوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن ئەوە تیمی یەکێتی و زەنابی کاقوبات بوون کە بە لێهاتووی و لێزانی خۆیان چوونە بەغدا بۆی کە زامنی شایستدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بەڵام بۆ نەمان کردووە کە ئێستا بێ ئەم پارێ سزای خەڵکی سلێمانی پێ بدەیەوە و لێرەشەوە دێڵێمەوە هەر کەسێک هەر لایەنێک هەر بەرپرسێک هەر گروپێک هەر شوێنێک ڕقەمێکی لێە لە پارێزگای سلێمانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پارەیە دەبات لە بانکەکانی سلێمانی من بەیانی استقال دەکەم لە پەرلەمانی کوردستان من بەیانی استقال دەکەم لە پەرلەمانی کوردستان کاکاوڕێ و سەرباری ئەمەش ئێمە لە کۆی دووبارە لە تریلیۆنێک و 400 میلیارد دیناری هەرێمی کوردستان هاتووی مناقەشەوە دەکەین کە 7 میلیارد دینارەکەی سلێمانی سیرێ دێت ئەمە وازەح پێم وتی ماگما کە لە سلێمانی پارەکە سیرێ دێت دەی زەحمەت نەبێ ئەمڕۆ سەرۆکی حکومەت باسی لەوە کرد بەڕێزیان وتی بانجی پارێزگا لە ڕێگەی پارێزگا بارژی یەک بەرپرسە ئیدارەکان دەکەم زەحمەت نەبێ با تەشریف بێنێ بۆ سلێمانی بەیانی ببڕوا بۆ هەڵەبجە بڕوا بۆ ڕاپەڕین بڕوا بۆ گەرمیان سەردانی خاڵە سنووریەکان بکە هەموو خاڵە سنووریەکان بەبێ جیاوازی بزان زەحمەت نەبێ لە شوێن پارێ ناگەڕێتەوە با مدیری بانکان بانکە بڕوا لەگەڵیان دانیشت با ڕۆژێک بڕوا لە سەرەی مووچەی خانشتنیانی پێشمەرگە بوەستێت گوێ لە ئازار و ناسۆرەکانیان بگرێت و بزان زەحمەت نەبێ بۆچی مووچەکانیان وەرناگرن با بۆی ڕوون بێتەوە بەڵام کە ڕوون بۆ کە ڕوونە لای من دڵنیام
کە ڕوونە لە لای دڵنیام کە ڕوون بووە باسیتر گەماری و خەڵک سلێمانی دەدەن با پارێ سلێمانی بنێرم بۆی موچەی خەڵک سلێمانی دابین بکرێت چۆن نەتوانرێ ئەم گەمارۆیە سوک کرێت لەسەر خەڵکی سلێمانی و بە تایبەتی ینی موچەخۆران ئێسامە بینینیایی لە سلێمانی ئەوە موچەی مانگی 4 لە هەرێمی کوردستان دەستی پێکردو زۆرێک لە وەزارەتەکان و فەرمانبەران موچەی مانگی 4 وەرەگرن بەشێکیشان تا ئێستا موچەی مانگی سیان وەرنەگرتووە بەڕاستی ینی ئەمە خەریکە فەوزایەک لە سلێمانی دروستەکە خەریکە جموجۆڵێکی ناسایی لە سلێمانی دروستەکە کە زۆر ڕۆژ ئەبێتە هۆکاری بەستنی شەقامەکان ڕێگرتنی شەقامەکان و زۆر کەسیش دەڵێ ینی ئەمە بە مەبەست دەکرێت دەیانێ بەڕاستیم دۆخە بشێوێنن بەڵێ 100% ئەمەوە بەڵێ دەستێکەیە کە دەوێت کێشە لە سلێمانی دروست بکات دەوێت ئاژاوە لە سلێمانی دروست بکات بەڵام خەیاڵیان خاوە دڵنیابن کە ئێمە سازش ناکەین ئەم کێشەیە چارەسەر دەکەین و بۆ ئەوەش بە فعلی خەڵک حەق خۆیەتی کاگاوڕێ ئێمە هەر کێشەی ئەومان نییە کە ئێستا موچە دوا دەکەی بەتەنیا ئێمە دایان کێشەی ترمان لە هەرێمی کوردستان کە معەلقن کە کێشەکان چارەسەر نەکراون و ئەم کێشانەی کە ئێمە باسمان کرد داومانە بە سەرۆکایەتی پەرلەمان لە ڕێی ئەمانە و داومانە بە لەژنە پەرلەمانیەکان و داومانە بە حکومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەر دوور نەڕۆین ئێمە کێشەی هێزەکانی یاساییش ناوخۆمان لە ڕووخانشینیەوە کە کێشەی ینی غەدرێکی یەکجار گەوران دەکرێت کێشەی خانشینمان هەیە کە غەدرێکی گەوران دەکرێت کێشەی منحەین فال و کە سوکاری شەیدامان هەیە کە غەدرێکی گەوران دەکرێت کێشەی پلەبەرزکردنەوەمان هەیە تا ئێستا پلەبەرزکردنەوە کە مافێکی سەرەتایی موچەخۆرانە یعنی کە هاوڵاتیەک کە موچەخۆری حکومەتی هەرێمی کوردستانە خزمەت دەکات لە بەرامبەردا مافی خۆیەتی مافی شخصی خۆی کە زۆر سەرەتاییە کە پلەکەی بەرز بکرێتەوە و موچەکەی لە کاتی خۆی داوەەر بگرێت کە ئەمان نادرێت نە موچەکەی لە کاتی خۆی درێنە پلە بەرزکردنەوەکەشی بۆ دەکرێت بەڵێ زۆر باش کێشەی ئەفم کە تخوا بۆی و زوم لێ تاوکەم کێشەی کە مندامانمان هەیە لە هەرێمی کوردستان کە 150,000 دیاریان پێڕەوە نابینن کێشەی خزمەتگوزاریمان هەیە کە هەزاران کیلۆمەتر ڕێگاوبان لە هەرێمی کوردستان پێویستی بە چاکردنە سەیری جادەوانەکانی کوردستان بکە بزان زەحمەت نەبێت جادەوانەکانی کوردستان چۆنن پێویستیان بە چاکردن هەیە ئەمانە هەمووی کێشەن دەستێک هەیە بڵێ هەم بۆ دروستکردنی ئاژاوە هەم بۆ لە بیربرنەوەی ئەم بابەتە ئەساسیان لە بیری خەڵکی هەرێمی کوردستان دایمەدانێ بابەت سلێمانی بکەن بابەتێکی میدیایی بۆی کە ئەم کێشان لە بیری خەڵک بەرنەوە خۆ لەسەر هەر مەسەلەی کەمکردنەوەی داهاتی سلێمانی و ئەو سزایی کە بۆ خەڵکی سلێمانی دانراوە و ئەو هۆکارانی کە وای کردو بێتە هۆی کەمکردنەوەی ئەم داهاتە لەم سنوورە ئەین زۆر باسیەوە ئاکرێت دەوترێ نازانم یانی لە زۆرێک لە بۆنەکان لە زۆرێک لە ینی لێرە و لێوێ باز دەکرێت دەوترێت هەندێک بازرگانی گەورە بازرگانەکان ئەوانەی لە هەرێمی کوردستانە کارەکەن و ئەوانەی کە کەلوپەل هاورداکەن لە دەرەوە ڕێگایان نیشانەدەن کە لە هەندێک دەواازەی دیکەوە بابەت و کاڵاکانیان بێنە ناو هەرێمی کوردستانەوە نێن لەم سنوورانەی یەشێتی نەیهێنن لەو سنوورانەی کە بێنن بە نیوە قیمەت بابەتەکانیان داخڵکەن و گومرژی نیوەیان لێوەربگرن ئەمەیان تا چەند ڕاستە ئەگەر ڕاستە بۆ ڕێگە ئەدرێ وابێت یعنی بەڕاستی بازرگانێ لە سلێمانی بێ بۆ بڕوە لە دەواازەیەشی دیکەوە مەوادەکانی داخڵکە و نیوەی گومرگەکەی لێبسەنن چکە بەڕاستی بردننی داهاتی شارەکەی ئەمە هزار نمونەی دیکەش هەیە لەو بابەتانە کە کراوە بەڕاستی بەرامبەر بەم شارە ئەمە هەمووی دۆکیومنتە لەسەر ئەو هەموو گەندەڵی و نەعادالەتی کە لە خاڵە سنوورەکان من چەند ڕۆژی ڕابردوو باوەڕکەم دوو ڕۆژی ڕابردوو سکاڵایەکم لەسەر دوێنێ سنووری حاجیۆمەراییم خەلیل تۆمار کرد لەسەر ئەو نەعادالەتیانە لەسەر ئەو هەموو دزی و گەندەڵی سەرباری ئەو هەموو موادە خراپەی کە داخلی هەرێمی کوردستانی دەکەن کە موادی مەترسیداری تێدایە کە بۆ کێشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەمە هەمووی بەڵگەیەکەم بەڵکام داوە بە داواکاری گشتی هیوادارم بۆ جارێکیش بێ داواکاری گشتی جیهازی مدعی عام لە هەرێمی کوردستان سەربەخۆی خۆی بنوێنێ دەستێ سپاش سەربەخۆی خۆی بنوێنێ ئەم سکاڵانەیەک لا کاتۆزان بۆ چواردەمی دۆسەیەکەم دیدەم بە محکەمە لە حکومەتی هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر لە خاڵە سنوورەکان لە هەرێمی کوردستان کێشەی گەورە هەیە لە تەواوی خاڵە سنوورەکان مەشاکلی گەورە هەیە لە تەواوی خاڵە سنوورەکان من بۆیە دوای باسی وەشم کرد هیوادارم کە سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان بەیانی زووتر نێبێتە سلێمانی بڕوا و باشماغ و بۆ پەروێزخان لەوێشەوە بڕوا بۆ برایم خەلیل و بڕوا بۆ حاجۆمەران و بۆ وەلیدیش کە کەس ناتوان داخلی بێت کە تەنها نەوتی سووریا لێوە داخل دەکرێت بۆ پاڵۆگەی لاەناز و کەی کەسێش دیاری ناو بنەماڵێش دیاریکراوەمانە هەموو زۆربەی تریشی کەمە دۆکمنتەکانیانە کاک هاوڕێ ئێمە داوامان کردووە کە دانیشتنێشی تایبەتی پەرلەمانی کوردستان لەسەرم پرسە بکرێت بە تایبەتی پرسی خاڵە سنوورەکان کە پرسی چێکزار ئەساسە لە خاڵە سنوورەکان بە دیاریکراوی لە حاجیۆمەران کۆمەڵێک بابەتی زۆر هەستێر بەڕێوەن کە مەترسین بۆ سەر هەرێمی کوردستان مەترسین بۆ ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان و مەترسین بۆ سەر داهاتی هەرێمی کوردستانیش یعنی ئەم پارەی کە لە حاجیۆمەران دەگەڕێتەوە گەر ئەمانە بکرێت ڕێگەی لێ بژیرێت سێ ئەوەندە دەکات کە ئەمە قازانجە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئێستا 6 داخڵ دەکرێت بنمونە 6 داخڵ دەکرێت بۆ کۆمپانیای خۆشناو ناوەکەی دێنم بۆی کە ئەگەر ڕاست نێبسن سکاڵام سەر تۆمار بکەن هیوادارم مەگەر ڕاست نێبسن سکاڵا بکەم بەیانی کۆمپانیای خۆشناو کە نزیکە لە کەسێکی دیاریکراوی پلە باڵای ناو پارتی دیموکراتی کوردستان ڕۆژانە چەندان تەن 6 داخڵ دەکات تەنها ڕسوماتی لێوەردەگیرێت گومرجی لێوەرناژێت کە گومرگی 3 ملیۆن دینار ئەگەر کەسێک بڕوا داخڵی کە 3 ملیۆن دینار گومرجەتی بەڵام کۆمپانیای سپارێش لێوەرناژێت ئەمەش بەڵگەکەیەتی
هەر لە مەرزی حاجۆمەران لە مەرزی حاجۆمەران باکەت داخل دەکرێت ڕۆژی 3 بۆ 7 ترێلا کە لە ئیماراتەوە دێتە بەندەر عەباس لە بەندەر عەباس و دەڕوا بۆ هەولێر کە ناکرێتەوە مادەیەک لە سیارەکان دراوە ئەم مادەی پێوەیە ئەم مادەی پێوەیە نازانم کام کامێرەتان پیشاندا ئەم مادەی پێوەیە ئەم مادەیە کە کەس ناتوانێت بیکاتەوە کە لە بەندەر عەباسەوە لە ئیمارات و دێوە بەندەر عەباس لە بەندەر عەباسەوە دەڕوا بۆ هەولێر هیچ کەسێک مافیکردنەوەشی نییە ئەمەش دۆکیومنتەکەیەتی تخوا ئەمەش باز دەکەم مەش دۆکیومنتەکان هەموو بوێنە لایە بەڵە بوێنە لامە طبعاً ئەمە دۆکیومنتەکەیەتی کە داخل کراوە ئەمە دۆکیومنتەکەیەتی کە داخل کراوە کە حستێ بۆ 7 ترێل داخل دەکرێت هەر ترێلەیەک ڕۆژانە وەڵام ئەمە شەر با باسکەم ئەوەش زەڕ دە بۆ 15,000 دلار ئەمە مەنەفەستەکەیەتی پاکەتەکان باشە دە بۆ 15,000 دلار گومرجێتی یەک فلسیلی وەرناژی کەس نازان چه داخل دەکات لە هەرێمی کوردستان جبس داخل دەکەن کە خۆی جبس کارتۆنی جبس یعنی یەک کارتۆن جبس کە داخل دەکرێت گومرکەی یەک تەنی 1100 دلارە بەڵام لەبەرەوەی کە گومری خوانە گومرکەی کەمکەنەوە جبزەکە بە زیاد گومرک دەکەن کارتۆنەکەی زەرفەکەی بە زیاد گومرک دەکەن وەکەوە تۆ هێلکە بێنی زەردێنەکەی بە زیاد گومرکەی توێکڵەکەی بە زیاد گومرکەی لەکوێ من نازانمان لە شوێی دنیا هەن جگە لە حاجۆمەران ئەمە وەصلی ناو گەراجە کە ئەم وەصلە خەڵک دەڕوال ناو گەراجەکە دەوەستێ 15,000 دیاری لێ وەردەگرن بەبێەوەی کە کابرا هیچ شەب ئەسڵەن بشوەستەیەک دەقا بە ناوی داڕوا 15,000 لێستە کەسیش نازانێت پارێ بۆ چۆڕە کۆرە چۆن نازانین کاک ئەزانم بۆ بەڵێ ئەمە بۆ کەسە دەڕوا فەرموو هێزێکی دیاریکراویان ناردووە ئەم هێزەی کە خۆیان باسییان لەوە دەکرد کە چاکسازی دەکات بەسەر لە خاڵە سوورەکان هێزێکیان ناردووە کە ئەمە بەس بەم ژمار هەیە بگرم فەرمۆمە ئۆتۆمبیلە دیاریکراوە لە ناو مەرزی حاجۆمەرانە کەسێکی دیاریکراو لە ناو پارتی دیموکراتی کوردستان ڕۆژان سەرپەرشتیم قاچاقچێتە دەکات کۆمپانیایەکی لێ بە ناوی نیو ستاندارد لە برایم خەلیل هەیە و لە حاجۆمەرانیشەیە من نەموتۆ لە بەمەرزەکانی خۆمانی چێ بۆی توخوامەش با باسکەم لە مەرزەکانی خۆمان هیچ کێشەیەک نیە و شامی شەریفە هیچ مشکلەیەک نییە دڵنیام لای ئەمەش گەندەڵی هەیە دڵنیام لای ئەمەش کەم و کورتی هەیە بەڵام بۆ حەزمە بەڵام فۆکسەکەش لەسەر ئێرەیە بەڵام بۆ حەزمە کە هەموو قسەیەک لەسەر سلێمانیە ڕۆژانە نیو ستاندارد کە بارێک داخل دەکرێت نازان بزەوت کام بارەیانە 510,000 دیار وەردەگرێت ئەوەندە زۆرن ماشەڵڵا 510,000 دیار وەردەگرێت حکومەت هەرێمی کوردستان 140,000 دیار وەردەگرێت زەحمەت نەبێ کۆمپانیایەکی شخصی بۆچی 510,000 دیار قازانس کە حکومەت هەرێمی کوردستان 110,000 دیار خێرکە ئەمانە فەزاحەتن ئەمانە کێشەی گەورن وەڵڵا من تەمەن نادەکەم بەیانی دانیشتنی پەرلەمان بکرێ وەزیری دارایی سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان بێنە پەرلەمانی کوردستان جوابی ئەمانە بدەنەوە لە کوێی تریش لە کام خاڵی سنووری تریش لە هەرێمی کوردستان کێشە هەیە دزی هەیە دڵنیا بکە من وەکو خۆم بەرگری لێ ناکەم بابین بێ کۆسکاڵا تۆمار دەکەین لەسەر هەمویان بابین بێ کۆمیان چارە سەرکەین بەڵام تۆ هاتووی لە کۆی ئەو هەموو دزی و گەندەڵیە لە کۆی ملیارێک و 400 تریلیۆنێک و 400 میلیارد دیاری داهاتی ناو هەرێمی کوردستان لە کۆی ملیارێک و 200 میلیۆن دلاری داهاتی ناو هەرێمی کوردستان فۆکس دەخێ سەر سلێمانی پێ وایە کە سلێمانی دزی لێ دەکرێت وڵای لەسەر دیارنەمانی ئەو داهاتەیەشێ لە بەرپرسە باڵەکانی عێراق لەم ڕۆژانەیە ئاماژەی بۆ کردو ئەڵێ داهاتی یەک ساڵی گومرجی ئیبراهیم خەلیل 11 میلیارد دلار بوو باش زانیاریتان هەیە لەسەرەوە کاتی خۆی من لە مقابلەیە کاتی خۆی من لە چاوپێکەوتنێکی ئەو کەناڵە بەڕێزەیەوە و ئەبزانام لە کەناڵێکی خۆشیان بوو لە هەولێر بە باوەڕکەم جارێک باسم کرد وتم ئەندامێکی لیژنەی دارایی بەرپرسێکی باڵای پارتی بینیوە لە بەغدا دۆکیومنتێکی داوت دەستەوە و توێتی ئێمە معلوماتمان هەیە داهاتی ئیبراهیم خەلیل ساڵانە 7 بۆ 10 میلیارد دلارە وتێتی وڵات جارێ باواز لە مۆزوع بین لە کۆبوونەوەکە دوایی کە باسی کردوینە وڵات ئەوەندە نییە نزیک 3 میلیارد دلارە ساڵانە باشە لە کاتێکدا ئەم پارەیە 3 میلیارەکەش دیار نییە پارەکەی تریش نازانین چی لێ دێت ئاخر منطقە تۆ لە هەموو عێراق یەک دەواازەی سنووری هاوبەشتێ لەگەڵ حکومەتی تورکی کە قەبارە و ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ حکومەتی عێراقی و هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا نزیکەی 20 میلیارد دلارە یعنی چ منطقێک ڕێگەتدا تۆ بڵێ داهاتی مانگێکم 90 میلیارد دینارە بەڵێ دەواازەکانی ئێمە لە کۆی حەوت دەواازەی سنوورین کە بە درێژای 1600 کیلومتر لەگەڵ ئێرانەمانە و چەندان دەواازیش لە خوار و عێراقن ئەمە داهاتەکەیەتی ئەیکوا داهاتی ئیبراهیم خەلیل با وەزیری دارایی بێت سەر تەلەڤیزۆن بەیانی بڵێ کاکە داهاتی ئیبراهیم خەلیل بە فعلی من ئاگام لێتی 170 داهاتی ئیبراهیم خەلیل ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکومەت هەرێمی کوردستان وەصلی چاپەمەنی گومرجی کە مەفروضە لە وەزارەتی دارایی بێت زەحمەت نەبێ بەڕێوەبەری گومرگەکانی هەرێمی کوردستان وەزیری دارایی بەیانی بڵان کە جەنابەت بۆ بەرنامەیەکی خۆڵبانکە بڵێ چاپەمەنەکانی خاڵی سنووری ئیبراهیم خەلیل لە شوێن ئەگەر یەک وەصلیان لابوو ئەو کات دڵم کاکە داتاکانی هەموو خەڵەتە یەک وەصل هەمووی لە ئیبراهیم خەلیل خۆی کەس نایبینێت ڕۆژێک با لیژنەیەکی پەرلەمانی یان لیژنەیەکی حکومی تێکەڵ لە هەموو لایەنە سیاسەکان یان لیژنەیەکی سیاسی هەموو لایەنە سیاسەکان
با بڕوا سەردانی برایم خەلکە 4 سیار نبینێ کاڵ گۆڕی بازرگانی بکرێ ئەی لە چۆن سیارەکان نازام سیرە دەکەن ئەی بۆ ڕۆژانێک کە جمو جۆڵی بازرگانی عتیادی و کەس ناسێ بەلایەندا چاو دێری ناکات هەزاران ترل داخل دەکرێت و ئاودیۆ دەکرێت کاکە ئەمانە کاک کاوڕێژ من حەزەکەم زۆر بەڕون و وازەحی بڵێم ئەمانە کێشەی گەورن لە هەرێمی کوردستان ئێمە کێشەی داهاتمان هەیە خەرجەکانمان زۆر دیاری کراوە هەموو تاقە و قدرەتی حکومەت هەرێمی کوردستانەوە بوو کە بێ یاسای چاکسازی بێمە دەرکا بۆی لەسەر خەرجی بێت من بۆ خۆم دەگم پێی نەدا بۆ یاسا کە لەسەر خەرجەکان بێت ئەو کات ئێمە وتمان کە پرۆژه یاسای چاکسازیمان پەخس وەکو یەکێت نیشتیمانی کوردستان لە خولی چوارەمی پەرلەمانیش نەک لەم خولە مەبەستمانەوە بوو کە لە داهات چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستان ئێمە باوەڕمان وا بوو کە کێشەی گەورە لە داهات هەیە لە هەرێمی کوردستان پێمان وا بوو کە دەبێت کۆی ئەم داهاتانە کۆ بکرێن لە دووتوی پرۆژه یاسای بوو جەبنێرن لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمان مسادقە بکرێت ئینجا دابەش بێ بە عەدالەت بەسەر تاوای خەڵکی هەرێمی کوردستاندا کۆی حەلی ئەم کێشانەی کە ئێستا وجودیان هەیە لە هەرێمی کوردستان تەنها و تەنها پرۆژه یاسای بودجەیە کۆی داهاتەکان کۆ بکرێنەوە و هەموو ئەمانە لە دووتوی پرۆژه یاسای بوو جەبنێرن بۆ پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستان مسابقە بکرێت دابەش بکرێت سەر تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و دابەش سەکتەرەکانی ڕوون شەفافە بەڕاستی ئەو کاتە ڕوونە دەریش دەکەوێت لە شوێ گەندەڵی هەیە دەریش دەکەوێت لە شوێنە عەدالەتی هەیە و دەریش دەکەوێت پارێک چۆن ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکومەت ئەو کاتە ئیجرئاتکردنیش ئاسانە بێ بەڕاستی زۆر وازەحە یعنی بودجە کە یەکێکە لە فەقەرە ئاساسەکانی پەرلەمانی کوردستان لە ئیش ئاساسی خۆی پەرلەمان سێ ئیشی هەیە بودجە مسادقەکردنی بودجەیە متابعەکردنی حکومەت و چاودێریکردنیەتی دەرکردنی یاسایە پەرلەمان لە ساڵی 2013 ڕێگە نادرێن مارەسە یەکێک لە هەرکەسەرچەکانی خۆی بکە کە پەسەندکردنی بودجەیە ئەی زەحمەتەوە بۆ بزانێرم بۆ پەرلەمانی کوردستان پرسیارمان نارد یاداشمان نارد گیانمان بە پرساندنی وەزیری دارایی بودجە هەر نادۆ پەرلەمانی کوردستان کە کۆی حەلی ئەم کێشانەش لە بودجە حەل دەکرێت و چارەسەر دەکرێت بەڵێ باش کاکاروان من ئەمەوێت لەسەر بابەتێکی دیکە قسە بکەم بە تایبەتی مەسەلەی ئەو چونکە ئەمڕۆژ هەرسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە جاریشکە باسی کەمبوونەوەی داهاتی کرد لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و زیادبوونی داهاتی کرد لە پارێزگای هەولێر و دووە وەڕاستی ینی شتێکە ئاهات وەکو چۆڵێ بانێکە و دوو هەوا وەڕاستی خۆتا هۆکارەکان ئاشکرایە کە جەناب ئاماژەت پێدا و بوو بەرچاوی بینەران و زۆرێک دڵنیام لە خەڵکی سلێمانی ژەزانن کە هۆکاری کەمکردنەوەی داهاتی سلێمانی ئەو خاڵانەیە کە جەناب و زۆرێک لە بەرپرسانی دیکەی ئەم شارە و پارێزگای هەڵەبجە ئاماژەی پێدەن باش ینی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بێ ئاگاییەوە دەڵێت کە داهاتی سلێمانی کەمی کردووە و ئەم فاکتەر و هۆکارانە نازانێت کە بۆتە هۆکاری کەمکردنەوەی داهاتەکە و ڕێگریەکان نازانێ یا هۆکاری سیاسی هیوادارم لە بێ ئاگاییەوە بڵێنەک بەعام دەمێت کە من دڵنیام بێ ئاگانیە بەعامتەنا ئاچکە و داهاتانە ڕوونەوە پێم وایە کە وەزیری داراییش باش دەیزانێت چکە ئەمە ڕاپۆرتان دڕۆم بە وەزارەت دارایی بۆ سەرباریەوەش ئەنجومەنی وەزیران زۆر باش ئاگاداری وردەکاریانەیە و پێم وایە خۆشی بە تەواوی ئاگاداری وردەکارەکانە بەڵام تەنها ئەوەیە کە دەوێت سزای سلێمانی بدات بەحساب دەوێت کە عینادێشی سیاسی لەگەڵ ێشە نیشتیمانی کوردستان بکات بەڵام پێم وایە کە ئەم شارە هەر یەکەتی لێ نییە ئەم شارە خەڵکی بێلاین تێدایە لاەنە سیاسەکانی تری تێدایە پێم وایە کەس نابێ قبوڵی بکامەی کە دەگوزارێت لە سلێمانی کاتی ئەوەیە کە هەمووانێک دەنگ بین نەک بەرامبەر پارتی من پێم وایە کێشەکە زەنی با زۆری نەکەین بیکەین بە حزبایەتی بخینە قاڵی حزبایەتیەوە من پێم وایە ئەمە بەشێکە ینی کێشەیەکە پەیوەستە بە بەشێکی گرنگی گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە دەکرێت بڵێم دوو لە سەرسەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کە پارێزگای سلێمانیە پارێزگای هەڵەبجە ئیداری ڕاپەڕنی ئیداری گەرمیانە تەنها ئیداری ڕاپەڕین 500,000 دانیشتووی هەیە کاک گاوڕەجێ یعنی کاتیەوە هاتووە کە خەڵک بەکۆی گشتیمە قبول نکات یعنی ناکرێت تۆ بێی بە عەقڵەتێکی خێڵەشی بە ئارەزووی خۆت پێت وابێ کە سلێمانی هەر لە بەرەوەی کە لێت قبول ناکەن لەسەرەوەی کە تۆ بێی دزی بکەی گەندەڵی بکەی ڕۆژنامەنووس بخەیە زیندانەوە تۆ بێی سزام بدەیت ناکرێت مە قبول بکرێت و پێم وایە هەموو حزب سیاسەکانیش کاتیەوە هاتووە و پێم وایە خەڵکی کوردستانیش بە تەواوی کاتی نەکە لە سلێمانیش لە هەولێریش چۆن هەولێریش بۆ ئەمە قبولمان نەدەکرد ئەمە زاخۆش بۆ ئەمە قبولمان نەدەکرد ئەوە سۆرانیش بۆ ئەمە قبولمان نەدەکرد ئاکرێش بۆ قبولمان نەدەکرد یعنی ئەمە بۆ تەواوی خەڵکی کوردستان ڕاستە خەڵکی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان شایستەی ژیانێکی خۆشن کە نەیان بینیوە بە خۆیانەوە کە حکوومەتە ڕێگەی نەداوە کەم خەڵکە خۆشگوزەران بژێت تەنها بۆ مانگێکیش بێت قەیران دوای قەیران ڕۆژێک قەیرانی ئاومان هەیە ڕۆژێک قەیرانی کارەبامان هەیە ڕۆژێک قەیرانی جادەوبانمان هەیە ڕۆژێک قەیرانی سیاسیمان هەیە ڕۆژێک قەیرانی داراییمان هەیە یعنی من تێناگەم سەرۆش من مڵعیسی لەمە دەبینێ یعنی زەحمەت نەبێت تەمەتۆعیسی بۆ دەکەی تۆ خەڵکەکەت کێشەی کارەبای هەیە کێشەی ئاوی هەیە کێشەی ڕێگاوبانی هەیە کێشەی موچەی هەیە هەموو کێشەیەکی زەحمەتەوە کێشەیەک لە کوردستان نەبێت باش ئەگەر یەشێتی و پارتی بۆ نمونە بۆ خۆیان لەسەر کۆمەڵێک مەلەف و دۆسەی هەستیار کێشەیان هەبێ بۆ نمونە ئیشە لەو بابەتانە مەسەلەی سەرۆکۆمارە بەغدایە یەکلاییکردنەوەی گرێبەسە نەوتیەکانە هەروەها یەکلاییکردنەوەی هەندێک پۆستی گرنگە کە لە نێوان ئەم دوو حیزبەیە بۆ یعنی
پارێزگایەک لە پارێزگاکانی ئەم هەرێمی کوردستانە بەهۆی ئەو ململانە سیاسەتوندەوە بکەوێتەوە ئەم بەرداشەوە بەڕاستی ڕێک ئەمە چێشەکەی ئێمە بەڵە خلافی گەورەمان هەیە خلافمان هەیە لەسەر مەسەلەی هێناردەکردنی خاص خلافمان هەیە لەسەر گرێبەستنەوتەکان و شێواز تەسەڕوفکردن و تەعاملکردن لەگەڵ مەلەفی نووتی لە هەرێمی کوردستان خلافمان هەیە لەسەر ئیدارەدانی مەلەفی دیپلۆماسی خلافمان هەیە لەسەر ئیدارەدانی مەلەفی ئەمنی لە هەرێمی کوردستان کە ڕۆژانە تورکیا بە ئارەزوو خۆی تەراتەن لە ناوچە سوورەکانی هەرێمی کوردستاندا دەکات خلافمان هەیە لەسەر مەلەفی سیاسی لە هەرێمی کوردستان کە عقڵێکی سیاسی دەوێت زمینەسازی بکات بۆ عقڵەتیش دیکتاتۆری کە وەلایەمە قبول کراون نیە خلافمان هەیە لەسەر مەلەفی ئابووری کە ئەو هەموو نەعەدالەتە ئیداری هەیە لە هەرێمی کوردستان و پارەی بەشێکی کوردستان ڕێگە نادرێت کە بوچەخۆرانیشی موچەوەەر بگرن ئەو لایەمە قابلی قبول نییە بەڵێ ئێمە خلافی گەورەمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە و بەڵێ کێشەی سیاسی گەورەشمان هەیە بەیەکەوە بەڵام کێشان قابلی چارەسەرکردنن تەنها ئەوەی کە پارتی واز لە عینادی سیاسی بێنێت و پێی وا بێکێت بە تەنیا تاکە حەزبێکی مطلق و حاکمی مطلق نیە لە هەرێمی کوردستان خۆی چکە وەلایەکی نیشتمانی کوردستان قبول کراو نییە یەکێتی هێزێکی ئەساسیە و ئێمە پێمان وایە نەکرد تەنها یەکێت دەبێت گوێی لێ بگیرێت و ئەساسی حکومڕانی هەرێمی کوردستان بێت بزنەوەی گۆڕانیش بەشداری حکومەت هەرێمی کوردستانە لایەنە معارەزەکانیش بێگرتووی ئیسلامی بەنەوەی نوێ بە کۆمەڵی ئیسلامی بەلایەنەکانی تر ئەگەر کەسێکم بیرچوو بێت بە هەموو لایەنەکانەوە و بەوانەشەوە کە دەنگیان بە ئێمە نەداوە لە پەرلەمانی کوردستان بە هەموو لایەنەکان ئەمانەش خاوەنی هەرێمی کوردستان و دەبێت بەشێک بن لە قەراری سیاسی لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بۆیە کاتێک کە باس لە پرسێکی سیادی و نیشتیمانی باڵا دەکرێت لە هەرێمی کوردستان ناکرێت پارتی پێوە بێت تەنها توان بڕیاردا بۆ خۆی چکە ئەم پرسە پەیوەست نیە بە پارتیەوە پەیوەستە بە خەڵکی هەرێمی کوردستانەوە کاتێک پرسێک پەیوەستە بە خەڵکی هەرێمی کوردستانەوە دەبێت هەموو لایەنە سیاسەکان بەشێک بن لە بڕیاردان و سازانی نیشتیمانی لەسەر بکرێت ناکرێت کەی تۆ بۆت نەچوە سەر بیر لە زۆرینە بکەوە ناکرێت کەی تۆ بۆت نەچوە سەر بیر لە تێکدانی کوردستان بکەوە ناکرێت کەی بۆت نەچوە سەر بیر لەوە بکەوە کە ناوچەیەکی کوردستان سزا بدەیت ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان سێ لایەنی سەرەکی پێکەنەری حکومەت هەرێمی کوردستانی هەیە ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم لایەنە بەشدارەکانی پەرلەمانی کوردستانیش بەشی شەریان بەردەکەوێت لە بەشداربوون لە بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان کە دەبێت ڕز لە ئیرادە و لە قودرەت و لە ڕێیان بگیرێت و ئەوانەشی کە دەنگیان نەداوە بە نوێرانی خەڵکی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەمانەش دەبێت لە ڕێگەی کۆمەڵگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و جوان لێ بگیرێت ئەمە تێڕوانیەتی نیشتیمانی کوردستانە ئەم عینادە سیاسی ئەگەر بەردەوام بێ بەڕاستی پرۆسەکە بەشووەکە بە تایبەتی ئەمە لەسەر پەرلەمانی خوا پرسیارێکی دەبێت کاکەڕۆن جەناو دۆکو ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی یەکێتی زۆر جاریانی تاوانبارێکرێن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وا ئەڵێنەی بەرامبەرەکانتان کە ئێوە هۆکاری پەخستنی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی سەرۆشی فراکسیۆنەکان لە ڕێکەوتی 2022 کراوە لە پەرلەمانی کوردستان یاداشتێکیان لەسەر داوای سەرۆکی فراکسیۆنی پارتی داوا بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە تاوەکو پرسە ئەساسیەکان لە هەرێمی کوردستان سازانیان لەسەر نەکرێت تێنەپەڕاندرێن کۆبوونەوەیەک لە 2022 لەسەر داوای سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەنێو پەرلەمان لە ناو پەرلەمانی کوردستان دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی کە پرسە گرنگەکان پرسە باڵاکان سازانیان لەسەر بکرێ وەکو پرسی هەڵبژاردن وەکو پرسی موچە وەکو پرسەکانی تر وەکو پرسە ئیداریەکان وەکو پرسی کۆمسیۆن ئێستا پارتی دەیەوێت کە هەڵبژاردن بەو یاسا قەدیمە بکرێت کە 30 ساڵ لەمەوبەر یاساکە نووسراوە کە لەگەڵ هەلومەرجی سیاسی و اقتصادی و ئیداری و یەکێتی و لایەنەکانی کەش نایانەوێت ئیداری ئێستا هەرێمی کوردستاندا ناگونجێت چەندان جیلی تازە پەروەردە بووە چەندان خەڵکی تازە شمولی دەنگدانی کردووە هەلومەرجی سیاسی ئیقلیمی گۆڕاوە هەلومەرجی اقتصادی ئیقلیمی و ناوخۆیی مەحەلی گۆڕاوە کاتی ئەوەیە کەم یاسای گۆڕانکاری بەسەردا بهێنرێت لە هیچ شوێکی دنیا نەماوە کە یەک بازنەی انتخابی بێت لە هیچ شوێکی دنیا نەماوە خەڵکێک کارژێڕی لقی پارتی بێت بێ لەسەر حسەی مەسیحیەکان خۆی هەڵبژێرێت فەوزێکی دیاریکراوی پارتی دەنیش پێ بدات بە سکرتێری پەرلەمان ئەمە خەڵکی کوردستان سیستەمەی قبول نییە نەکرد ئێمە قبولمان نییە لایەنە سیاسەکانی تریش ڕێی خۆیان هەیە لەسەری پێم وایە بزنەوەی گۆڕان هەیەی کۆمەڵی ئیسلامی هەیەی یەکگرتووی ئیسلامی هەیەی نەوەی نوێ هەیەی خەڵکی بێلایەن هەیەی کەواتە ئەم پرۆژەی یەشەتی نییە بڵێ یەشەتی بەتەنیا پێداگری بکە کە یاسای هەڵبژاردن دەبێت گۆڕانکاری تعدیل تێدا بکرێت نەخێر هەموو لایەنە سیاسەکان پێیان وایە زۆربەی خەڵکی کوردستان گەشتوەتەوە قەناعەتەی کە پارتی بەم زۆرە یاسایە تەنها دەوێت احتیکاری سیاسی لە هەرێمی کوردستان کە مۆنۆپۆلی سەکتەرەکانی حکومڕانی هەرێمی کوردستان کە کە مەقابلی قبول نەچیتر بۆ ئەم یاسایە دووبار لەگەڵ هەلومەرجەکانی ئێستا هەرێمی کوردستان ناگونجێت یەکان گیر نییە یعنی لە شوێی دنیا بۆ زەحمەت بێ عراق فەرموو لە عراق بوو بە فرەبازنەی ئێمە داوامان کردووە چەند دایرەیەکی انتخابی داوامان کردووە کە پێکاتەکان تۆماری دەنگدانی تایبەتی بخۆیان هەبێت ئەمە بۆ خراپە یعنی مەسیحیەک با دەنگداوە مەسیحیەک کلدانێک با دەنگداوە بە کلدانێک تورکمانێک با دەنگداوە تورکمانێک یعنی ئەمە بۆ خراپە یان خەڵکی سلێمانی ئەمە بۆ لە ڕوونی نوێنەرایەتی شەوە باشترە کاکاوڕین تۆ بنمونە ئەو کات هەموو شارەکانی هەرێمی کوردستان نوێنەریش دیاریکراوی خۆیان دەبێت کفری نوێنەری خۆی دەبێت کەلار نوێنەری خۆی دەبێت زاخۆ نوێنەری خۆی دەبێت سۆران نوێنەری خۆی دەبێت ڕاپەڕی نوێنەری خۆی دەبێت قەڵازە نازام چۆچ تا دوایی باشە بەڵام ئێستا بەم زۆرە یاسایی کە ئێستا هەیە دەکرێت بەشێک لە شارەکان سڵ نوێنەریشان نەبێت
ئەم خەڵکە مخاتەبەی چێ بکە ڕاستە ئێمە نوێریتاڵی خەڵکی کوردستانین بەڵام تۆ کە پەرلەمانتارێک لە شوێنێکی دیاریکراوە هێنا دەتوانێت باشتر مخاتەبەی و شوێنە بکات و باشتر لە ڕووی فەرهەنگی و کلتوری و لە خەڵکی خۆی تێدەگات و دەتوانێت معانەتەکانی بکەینە پەرلەمانی کوردستان ئێمە ئەم ئەشکالاتانەمان هەیە لەگەڵ پارتی و بەڵێ ئەشکالی ئەومان هەیە کە ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستان لە پاشەخشەدایە کێشەیەکی گەورەیە هەموو کۆمەڵگی ئەمە من لە جلسەی جیرانی بادنیان بە کاملی پێم وایە لە زۆربەی زۆری جلسەکان لێوە بووم تا دەگەشتە بێریڤان ئەیوبیش کە چەند ڕۆژی ڕابردوو ئازاد کرا کاکاوڕێک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودوڵەتی لەوێن UN لەوەیە قونسڵخانەکان لەوێن ئەمانە وازەح دەبین کە ئەمانە هیچ تۆمەتەکان سەرزەوین بێبنەما و هیچ شتێکیان لەسەر نییە تۆمەتیان بۆ هەڵدەبەستن شتیان بۆ دۆزنەوە لەسەروی کۆمنتێشی نووسیوە ئێمە پاشەک شەیە لە ئازاد ڕادەبرین ئەمە لەکە لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات ئەمە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات ئێتاوان هیچ نیشتیمانی کوردستان بۆ ڕازی نییە بەڵێ یەکێت نیشتیمانی کوردستان باوەڕی بۆ نییە کەسێک کۆمنتی نووسی ڕاپێت سوسی زیندانەکانی بکات ئێم خۆپشاندانەی کە لە سلێمانی دەکرێت خۆ لە هەولێر ڕۆژی 50 کەسە کوژرێت بەڵێ کاکە ناکرێت تاوان ئێمە لە زۆری حکمڕان ناڕازین باش بۆ ناکشینەوە زۆر فەرموو خەڵکێکی زۆر پرسیار دەکات بۆ ناکشێنەوە ئێمە هێزێکی پرسیاری زۆرینی خەڵکە بەڵێ هێزێکی سیاسی گەورەی لە هەرێمی کوردستان خۆمان بە دووبارە خۆمان بە خاوەنی تەواوی هەرێمی کوردستان دەزانین و ئامادە نین ئیرادەی خەڵکی کوردستان تەسلیمی خەڵکانێک بکەن کە تا ئێستاش 30 ساڵ لە دوای خەڵکی هەرێمی کوردستانەوە بیر دەکەنەوە کە تا ئێستاش ئامادەن لەسەر عینادێکی سیاسی شخصی خۆیان هەموو کێشەکان لەگەڵ بەغداد تێک بدەن ئامادەن هەموو وڵاتانی دراوسە بێنە سەر هەرێمی کوردستانەوە ئامادەن ڕۆژنامەنووسان ڕاپێچ زیندانەکان بکەن ئامادەن هەموو خەڵکی کوردستان بە قوربانی خۆیان بکەن ئێمە قبولی ئەومان نییە قبولی ئەومانە کە خەڵکی هەرێمی کوردستان دەبێت ڕێزی لێ بژیرێت شکۆی پارێزراو بێت موچە و ژیان و شایستەکانی لە کاتی خۆیدا پێ بدرێت قابلی خێرپێکردنی قابلی ڕێز لێگرتنن مافی خۆیانە وەریدەگرن بەو کوردستانەوە ماندوو بوون کوردستان بەرهەمی خوێنی ئەوانە بەرهەمی خوێنی شەهیدانە بەرهەمی ماندووبوونی تێکۆشەرەکانمانە بەرهەمی ئەو دایکە قوڕ بەسەر و زەرگستاوانەیە کە نانیان داوە پێشمەرگە کوڕەکانیشان پێشمەرگە نەبوو بێتن کەواتەیەکی نایەتە ژێرباری ئەم جۆرە عینادی و ئەم جۆرە خۆستەپێنی سیاسی وەکو دوا پرسیار ئەگەر لە کەمتر لە ماوەی دوو خولەکی شاوەڵام بیتەوە کا کاروانجان سپاس دەکەم دوا بژاردەی یەکێتی چێ بە تایبەتی بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە دارایی کە بەسەر ئەم ناوچەیە هێنراوە ئێمە هیوادارین پەرلەمانی کوردستان بە شێوەیەک بێت کە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستاندا بێت حکومەت هەرێمی کوردستان دامەزراوە دەسوورەکانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان بە یەک چاوسەیر بکرێت ئەم جیاوازی و تەفرەقەیە کە لە کوردستان ئێستا وجودی هەیە نەمێنێت خەڵکێک بە عینادی سیاسی خۆی بەکە لە ڕقی سیاسی خۆی بە چاوی ڕقەوە سەیری ناوچەیەکی کوردستان نکات خەڵکی کوردستان خەڵکێکی شایستان خەڵکێکی ماندوون خەڵکێکی بێزار بوون لەو هەموو قەیرانێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە ئێمەش بەشێکی لەوەی کە دروستمان کردووە ئێمە وەکو یەکێت نیشتیمانی کوردستان بژاردەکانمان ئەوانن دانوستان گفتوگۆکردن لەگەڵ هەر لایەنێک سیاسی لەسەر ئەمانە دەبێت لەسەر پرسە باڵەکانی وڵاتەکەمان دەبێت لەسەرەوە دەبێت کە چۆن خۆشگوزارانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بجێڕنەوە چۆن وا بکەین کە باوکێکی سەرسپی لەسەری خانشینی جان لەدەست نەدات جار دایکێکی جەرگسوتاوی گەرمیانی جاریشتر جەرجی نەسووتێتەوە چیتر بە معاناتی ئەوە بە سوێی ئەوە دانیشێت کە ئایا موچەکەی بە چاوەڕێی مژدەی موچانەی حکومەت هەرێمی کوردستان بکاتەوە کە وەکو مژدانەیەک بڵاوی دەکەنەوە موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێت دەست بکرێتەوە خزمەت وزارەکان نەخۆشێکە چۆ نەخۆشێک بتوانێت دەرمانەکەی دەست والله ئەمە ویژدانی ئینسان دەبێت بزوڵێنێ ویژدان والله دەبێت ویژدانی سەر حکومەت بزوڵێنێ یعنی منطقە نەخۆشێکی شێرپەنجە لە پارێزگای سلێمانی بڕواتە نەخۆشخانە دەرمانی لێ نەبێت دەی توخوا کوڕ و منداڵەکانی خۆتان بێمە قبوڵ دەکات توخوا خۆتان بن کام وڵاتی ئەوروپی دەمێنەکەنێت نەژگەر نەگەڕێن بۆی کە بیبن بۆی کە چێشەکەی بۆ چارەسەر بکەن ئێمەش ئێمانە خوشک برای من دەی خەڵکی کوردستان هەمووی خەڵکێکی مەغدورە هەمووی کەسی ئێمەیە دێمە حکومڕانی ئەم وڵاتە دەکەین ئێمانە چی ئێمەن ئێویش برای ئێمە نییە خوشکی ئێمە نییە کچی ئێمە نییە منداڵی ئێمە نییە ئەمەی کە سەرەتان دەگرێت ئەمەی کە نەخۆشی تری هەیە کە شەکرەی هەیە منطقە آخر نەخۆشێک شەکرەی هەبێ منداڵێک نتوانین دەرزیان سۆلنی بۆ بکڕی کاکە بەس ئەم نەعەدالەتیە بەس ئەم عقوبەدانی خەڵکە یعنی ڕۆژانە دەیان چیرۆشی تراژیدی گوێ لێ دەبێت کە خەڵک تەلەفۆن دەکات ناخت دەکڵێ یعنی من تێ ناگەمانە با ڕۆژێک بێنە خوار لەو کۆشک و تەلارانی کە تێدا دەژێن بێنە دەرەوە لەم سایرە زام ڕەشانێک کە پێیانە بێن ژیانی خەڵک بینن ببین بەفعالی خەڵک لە چ ژیانێکدا کە مەداما لە سودۆخێکدان هاوڵاتیان لە سودۆخێکدان بەس ئەمە قابیری قبوڵ نییە من دڵنیام دۆخەوە ناچێستر هیوادارم چارەسەر بێت بۆ هیواین کە ینی ئەم دۆخانە بەرەو چارەسەر و بە ڕاستەی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان ڕۆ زۆر سپاس بۆ برای بەڕێز و خۆشەویستمان کە کاروانگەزنەی ئەندامی پارلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی لە بەرنامەی پانۆرامەکەم سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقێم شوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ